واو هاوڕیان هەمووتان لەم چەند ڕۆژەتان بینی کە هونەرمەندی لوبنانی بەناوبانک ڕاغب عەلامە ئاهەنگێکی هەبوو لە هوتێل دیوان لە هەولێر. هەلبەت ئەوەیە کەمی جار نییە هونەرمەندە بەناوبانگەکانی عەرەب یان تورک یان فارس دێنە هەولێر بە ناوی هەندێک کومپانیا یان بوو هەندێک کومپانیا ئێڤێن دەکەن یان شەوێک دەکەن و لەگەڵیشیان ئەوەی کە ئەمانە داوەت دەکە کۆمەڵێ خەڵکی بەناو بانک ئیتر من ناڵێم هەمویان بەڵام بەشێکی زۆریان کچن و بەشێک لەو کچانش کە بەشێکی زۆری لەو کچانش ئەوانە کە بەناوبانگن بە کچە مودێل ئەوانن کە لە تیکتوک خۆیان بە دووارەقە ڕوت دەکەن یان شتێک دەکەن ئیتر کەسانێکی بازرگانی بە جەستەیان دەکەن هەمویان کۆ دەکەنەوە لە شوێنێک و ئاهەنگێک دەکەن یان ئیڤێنتێک دەکەن ئیتر پەسن و سەمای سەرۆک حکومەت سەرۆک هەرێم یان سەرۆک حزب دەکەن و گۆرانیان پێ دەڵێن و تاکوتایی هەڵبەت ئەم هونەرمەندە بەناوبانگانە وەک ڕاغب عەلامە ئەگەر ئێوە سێرچێ بکەن لە گوگل کە ئاهەنگێک دەگێڕن لە شوێنێکی تر هیچیان کەمترین شت 20 دەفتەر وەردەگرن 20 دەفتەر هەرە کەمەکە یعنی هەیە تا 30-35 دەفتەر وەردەگرێ ئەمانە پارێکی یەکجار زۆر وەردەگرن هەڵبەت مەسرفێکی زۆر دەکرێت ئەم کۆمپانیانە کێن بڕۆ هەمومان دەزانین بناماڵان فلان و فیستانن بۆ نمونە ئێستا بڵێ سێر گروپی کێیە ناوێکیان داناوە لەوانە هەر شکل بێ کار گروپی کێیە ناوێکیان داناوە هەر شکل بێ بەڵام لە پشتەوە دەزانی کێیە قەیوانی کێیە نازانم کێیە ئەو دوو بناماڵە لە پشت ئەم هەموو کۆمپانیانن و ئەم کارانەش دەکەن لە کاتێکدا خەڵکی ئێمە موچەی نییە کارەبای نییە دەهان شتی لێ کەمە و پێویستی پێێتی ئەمانش بەو شێوازە پارەسەر دەکەن مەسعود بارزانی ئەمە ساڵ و نیوەکە پێی ناکرێت پەرلەمان کۆکەتەوە بەڵام پێی دەکرێت هەرچی لە فروشی عێراق و عەرەبە لە هەولێر کۆیکەتەوە بەڕاستی ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ مەسعود بارزانی خۆت و کوڕەکان و نەوەکانت پێتان ناکرێ حزبەکان لە یەک شوێن کۆکەنەوە قسەی لەگەڵ بکەن بەڵام هەرچی لەش فروشی ئەم دنیاە کۆی دەکەنەوە لە هەولێر و بۆتان سەما دەکەن دەستان خۆش بێ من لێرە هەڵبەت یەک شت دەڵێم کە پارتی بنەماڵی بارزانی حکومەت پەرلەمان ئەمانە هەمووی بە پێکەوە هی مەسعود بارزانی و کوڕەکانینە ئەم حزبانێک کەش لەگەڵ یان بەشدارن لە حکومەت هەمووی موازفن جانتا هەلگرن کەسانێکی بێشەخسیەتن من نمونەی ئەم ئاهەنگەی لە هەولێر بوتان باز دەکەم و هەموو ئاهەنگەکانی شوانە من یەک نمونە بوتان باز دەکەن کە بزانن هەرێم هەولێر و دهۆک ئەم بناماڵە مەسعود و کوڕەکانی بە مڵکی خۆیان دەبیرن لە مەسیف شتێک هەیە بە ناوی لژنەی تەشریفات بەخوا من کوردیەکەی نازانم چی پێ دەڵێن خۆشە هاڵێن لژنەی تەشریفات پێک دێ لە دەستگایەکی زۆر گەورە نزیکەی 7 سیارەی یان ئۆتۆمبیلی گرانبەهایان هەیە هەموو جوورێک و ئەم ئۆتۆمبیلانە 2 ساڵ جارێک دەگۆڕن لژنەی تەشریفات نزیکەی 150 کەس لەوێ وەک شوفێر دامەزراون 200 کەسێک وەک بۆدیگارد دامەزراون پێی دەڵێن لژنەی تەشریفات ئەمانەش هەر هەمووی لەسەر حسابی خەڵکی کوردستانە موچەیان لە حکومەتەوە دێ مەسرەفیان لە حکومەتەوە دێ بێژگە لە ئیتر گەڕاجێکی زۆر گەورە وەرشەی سێرڤس پاکردنەوەی سیارە تاکوتایی یعنی خۆی بەخۆیەوە مەسرەفەکەی ماگانە متحدید نازانم بەڵام ملیۆنەها دۆلارە ئەم لژنەی تەشریفاتە ئیشی چییە؟ ئیشی ئەوەیە وەفدێک بێت لە دەرەوە پێشوازی دەکەن ئەگەر وەفدەکەی حکومی بێ ئەگەری سەرۆک پەرلەمان بێ ئەکەی پارتی دیموقراتی کوردستان بێ ئەم لژنەی تەشریفاتە پێشوازی لێ دەکە لەگەڵ هونەرمەند لەشفرۆش ئەمانە دەچن لە VIP
لە مەتاری هەولێر پێشوازیان لێ دەکەن هەمووی بەجلی ڕەشەوە هەمووی سیارەی گرانبەها دەچن پێشوازیان دەکەن دەیهێنن و دەیبەن ئەم ئێڤانتانە ئەم ئاهەنگەی ڕەغب عەلامە من سەیرم کرد طبعا بەرپرسی ئەم لژنەی تەشریفاتە کاتێک خۆی کوڕێک بوو بە ناوی نیهاد بوو هەر هەمووشیان بارزانین هەر هەمووشیان بارزانی بە سارەی لژنەی تەشریفات دەچن هونەرمەندەکان دێنن پێی بڵێ کاک ئەم هونەرمەندە بۆ هاتووە کوردستان کاکەوە کۆمپانیایەکە ئێمە حەقمان نییە وەک حکومەت ئەی باشە ئەگەر حکومەت حەقی نەبێ بوو ئۆتۆمبیلەکانی لژنەی تەشریفات دەینێرنە مەتاری هەولێر پێشوازیان لێ دەکەن بۆ ئەو کەسانێک کە ئێوە تەعیید تا کردووە معاش لە حکومەت وەردەگرن دەچن حرەسیات هەموو دەگەن سیرکە بۆیە من دەڵێم پارتی هەموو شتێک بە مڵکی خۆی دەبینێ ئاعتراف ناکە شتێک حکومەت بێ حزب بێ فڵان بێ پەرلەمان بێ هەمووی درۆیە هەمووی شکلیە لای مەسعود بارزانی ئەم لژنەی تەشریفاتە ملیۆنەها دولاری لەسەر دەکەێت 2 سال جارێک هەموو ئۆتۆمبیلەکان دەگۆڕن کەچی لە ئێڤێنتەکان لە حەفلەکانی تایبەتی کۆمپانیەکانی بنەماڵە ئی کوڕەکانی مەسعود و نەوەکانی لە خزمەتی ئەواندانە لەسەر حسابی خەڵکی ئێمەی هەژار ئەو خەڵکی ئێمەی گەمژە و گەلحوو کە دەچن دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان دەدەن ئیتر بۆیە من باسی ئەم ئێڤێنتە بکرد باسی ئەم حەفلەیان کرد کە ملیۆنەها دولار سەرف دەکەن بۆ شتێک تەنانەت بوو تەمجیدی ئەم بنەماڵە تەمجیدە مەسعود بارزانی مەسعود بارزانی چۆن پێت دەکرێت لەش فروشەکان کۆکەیەوە ئەوە سەرکەوتنێکە بوو بەڵام ناتوانی خەڵکی کوردپەروەر خەڵکی باش کۆیکەیەوە لە خۆت کۆیکەیەوە ئەمە دلیلی ئەوەیە کە تو کەسێکی فاشلی باوکت فاشل بوو کوڕەکانت فاشلن نەوەکانت فاشلن ئێوە بە کەڵکی حکومڕانی ناین ئێوە ئەبێ سزا بدرێن بدرێنە دادگا وەک عەجاج وەک سەدام حوسێن وەک ئەو بەعسیانەی کە ئێستا لە هەولێرن هاواندووتانەوە کوڕە شەهید کوڕە ئەنفالەکانی بارزانی دەچن حرەسیات لە بەعسیەکان دەگرن تاکو شەو لە هەولێر بەهێمنی بخەون سوپاسان دەکەم هاوڕێیان من کاو قسانە دەکەم ئەوە نییە بڵێم لە سلێمانی ناکرێت لە سلێمانیش دەکرێت بەڵام کەمتر دەکرێت ئەگەر بوویان دەرفەت هەلکەوێت لەوانەیە وەک کوڕەکان و ئینەکانی مەسعود بارزانی ئەمانیش هەمان شت بکەن بمێنن لە ڕۆژێکی خۆشدا